Hello my dear students of first grade, I hope you're all well. سلااو خوێندکارە خۆشەویستەکانی پۆلی یەکەم هیوادارم هەمووتان باش بن. لاوانەی ئەمڕۆ بابەتی ڕێزمانی یونتی 15 خوێنین هەروەها هەموو ئەو وانانەی کە لە یونتی 15 منێتەوە واتە ئەمە کۆتا وانەیە. با دەست پێ بکەین. گرامە فرێندەکەتان لاپەڕەسەون و بکەنەوە. بابەتی ئەمڕۆ let'sمان هەیە. Let's make a sand castle. That's a good idea. کاتێک کە تۆ let's سەخەیتە پێش قسەیەکتەوە پێش ڕستەیەکتەوە واتە با ئەوە بکەین فکرێکی بەیەکێک. کاتێک تیم ئەڵێت let's make a sand castle با قەڵایەکی لمین دروست بکەین مەبەستی ئەوەیە. Let's play ball با یاری تۆپ بکەین. Great, okay. دوای ئەم ڕاهێنانەمان هەیە let's make لە ڕزمەکە چی دروست کردووە sand castle هەڵەبژێری. Number 2 let's swim in the با مەلە بکەین لەکوێ لە سی کەواتە لە دەریا لێرە نووسیت سی. let's find بەدوای چیا گەڕێن بەدوای سەدەفە ئاگەڕێن. let's find shells. let's play ball. ئەمانەی کە من هەڵم بژاردووە تۆش لە بۆشایەکانە ئەینووسیت. گرامە فرێندەکەتان لاپەڕە 15 بکەنەوە. We use let's as a way of suggesting to somebody that you do something together. ئێمە let's بەکارەهێنین بۆی پێشنیاریەوە بکەین کە شتێک بکەین لەگەڵ کەسێکی ترە. let's always comes before another verb. let's هەموو کاتێک لە پێش ڤەربێکی ترەوەیەت. بۆ نمونە کاتێک ئەڵێ let's play football با یاری تۆپی پێ بکەین play لەویا verba. let's run verba کەواتە let's لە پێش verبێکەوەیەت. verبەکە بێ سادە بێ هیچی پێوە نەبێ. بۆ نمونە let's walk, let's run, let's climb ئەوانە هەمووی verبن. باشە؟ let's کورتکراوەی چییە؟ let us. let's کورتکراوەی let us. دوای ئەو ئەم ڕاهێنانەمان هەیە let's make a sand castle با قەڵای لەمین دروستکەین D. let's play football. Which one is correct? A. Let's draw. E. Let's find shells. B. Let's go in a boat. C. Let's swim in the sea. F. ئەپەڕە هەفتە و سێ دووەمدانە let's بەکارەهێنین لە پێش یەکێک لەمانەوە. ئەم بیر لە چیە کاتەوە لە خوێندنەوە ئەڵێ چی let's read خەتیشێنی بەڕیدە. نیش دووەمدانم بۆ کردووی بیر لە فوتبۆڵە کاتەوە لە پێش ئەوەی بنووسی play football let's دانی. let's play football. تۆش ئەوانەی تر شیکارەکەی. ڕاهێنانی دوای ئەو وشەکانی تێکەڵاو کردووە تۆشە بێ ڕێکی خەی. بۆ نمونە سێمم بۆ کردووی let's a sand castle make. ئەبێ بڵێ با قەڵای لمین دروست بکەین ئەڵێ چی let's سەخەیتە یەکەمەوە اینجا verبەکە let's make a sand castle. Number 4 let's سەخەیتە یەکەم verبەکە اینجاوەی تر let's find shells. لاپەڕە هەفتە و چوار بابەتێکی زۆر خۆشمان هەیە. جەیمی بە کچەکە ئەڵێ jump, run, باس هەڵە ڕابکە چی پێکە فەرمانی پێیەکات. Jump and run are imperative forms. We can use an imperative to tell somebody to do something. Jump و run imperative forma واتە وەکو فەرمان وان. ئێمە ئەمانە بەکارێنین بۆی کەسێک بڵێن کە شتێک بکات. وە لە کۆتاییە بۆ نمونە کە ئەڵێیت run یا کە ئەڵێیت jump باس هەڵە ڕابکە چیەکەی exclamation mark دائنێ نیشانەی سەرسوورمان دائنێ. exclamation mark بەکارەهێنین بە زۆری لە کۆتایی ئەو ڕستانەی کە فەرمانین کە ئەمرە پێکا شتێک بکەی. چوارم ئەم ڕاهێنانەمان هەیە ئەم ڕسمانەمان هەیە. Number 1 نووسراوە find the ball تۆپەکە بدۆزەرەوە ئەوە ئەیە. B دووەم دانە ببورن run ڕابکە کامیانە دی بۆ بێ پێڵە ڕابکە کڵاوەکەی هەڵاو لە ڕابکە. 3 catch the ball تۆپەکە بگرەوە C بۆ بێت. چوارم wait بۆستە B بۆ بێ. پێنجەم look E بۆ بێ لە سەیریەوە بکەویشتی سەرەواکە. ورد بنەوە لە کۆتایی هەموویانە چیمان هەیە exclamation mark نیشانەی سەرسوورمان. لاپەڕە هەفتە و پێنج ئەگەر بە شتێک بڵێ ئەوە مەکە بۆ نمونە ئەڵێ یا ئەوەت بیر نەچێ ئەڵێ چی don't forget your hat Alison کڵاوەکە و بیر نەچێ. don't forget is a negative imperative. don't forget فەرمانی نەرەیە.
We can use a negative imperative to tell somebody not to do something. أما بكارهنين بو أوي بكسك بلين كشتك نكات. We use don't and a verb. Don't بكارهنين لبش verbكوا. بو نمونا كاتك بكسك علي run رابكا أجر بلي رامك علي چي don't run. Look don't look. Forget don't forget. كواتا don't أخيتا بش verbكا بو يبلي أوش تمكا. أجر بلي يومكرا علي چي don't listen رامكا don't run. Don't كرت كراوكيتي أوي لاي چپ أوي لاي راست do not همان شتا بلام long formكيتي واتا دريش كراوية. دوای أو أمراینا نمان هيا خوي verbكي بياويت على بلا أوشتمكا بونمونا على walk بياسبكا أجر بلا ميكا علي چي تنها don't تيكا خيتا بيشوا don't walk دوام دانم بوشيكا كردوي run don't run سيم و چارم و پنجمش بو خوتانا. رایانانی ششم ام رسمانه و هيا لسری شوا ام هلبجارتنانا. یکم دانم نشانه هیچه هی را کردنا. اگر بلی رامکالی چی don't run. اگر بلی کولار مفرنا don't fly a kite. لرا flying بیرچو بینوسم. don't fly a kite. Number 3 number 4 homework بو خوتان. یکی کانالی لرا موستا یکی کانالی لرا ملا مکا. ریویوی ام سینتا ما هیک خوانمان وتمان اگر یکشد لشونک به علی there is a اگر چنشته به there are. خوی یکم دانه وتویتی there are ابشتی کی بو بینیتو که زور به مادام آره. There are 5 t-shirts وات لیک یک زیاتر به 5 t-shirتی لیه. بلام اسا shelf یک دانه لیه یک رفی لیه. من نسیما there is a shelf. توش چارلز تیتر بنوسا there I تیابو there is I تیابت. رایانانی دوای او اموینانت هیا لگل بوشایکان به پیتکان پراکیتو پیتا راستکا. It can swim اتوانه ملبکا کامیانه ای. She can't swim ناتوانه ملبکا کامیانه بی. اها چوبی بیا. He can draw اتوانه وینه بکشت F. سیانه کیتریش homeworki خوتانه. پری اوبر یان Ali yes it can yan Ali no it can yan yes she can no she can't yes he can no it can't جوابكاني كانيتو ببي برسياركا كاتك بو بيجان بي اتمان هيا على can it swim اتواني ملبكات توجلي yes it can can it talk no it can't ناتواني غصبكات can she swim اتواني ملبكا no والله شو بشي بي خريكاغنكي كواتا no she can't توجوانيتر أو شوياكي. چوارم دانا أو بوشايانت هيا لقل وينكانا. Let's بكارهني. Number 1 على بارا بكين. Let's run. Number 2 على بامل بكين. چين بو هالبجاردوا؟ Let's swim. Number 3 number 4 بو خوتا. راهناني بينجم don't بكارهني. وتمان don't بو چيا كاتك بلي أوشتام مكا. ليرا أم علامة تكرا للم أوي ملم مكان. لو أنا زور قلبي don't swim. Number 2 من هيا. Number 3 بوشي كار كردوي على بياسا مكا بوشي چكا سارة أروا بويا. اگر بلي بياسا مكا علي چي don't work. دو موچارم homework بخوت. Listening 153. Listen and point. Sun cream. Bat. Ice lolly. Bucket. Spade. Spade. Sun cream. Bucket. Ice lolly. Bat. Listen and repeat. Sun cream. Bat. Ice lolly. Bucket. Spade. Listening 154. Listen and sing. It's a wonderful day. Hey, hey, it's a wonderful day. We are going to the beach today. Hey, hey,
it's a wonderful day. We are going to the beach today. Don't forget your sun cream, don't forget your hat, don't forget your frisbee or your ball and bat. Hey, hey, it's a wonderful day. We are going to the beach today. Hey, hey, it's a wonderful day. We are going to the beach today. Have an ice cream, have a drink, have an iced lolly, yellow or pink. Hey, hey, it's a wonderful day. We are going to the beach today. Hey, hey, it's a wonderful day. We are going to the beach today. لاپەرە سەوداوانەی سێەم با بزانین واتای ئەم پێنج وشە تازەیە چییە؟ سان کرێمی بەرهەتا و کرێمی بەرخۆر بۆ ئەوەی کە پێسمان نەسووتێ. بات ئەوەی لە یاریتیان سابەکارێنی ڕەکتە. ئایس لۆلی هاوینان کاچن بۆ سەیران جاری وایە پیاوێک ئەگەڕێت. اینجا جانتانیە پاکەتێکی پێیە پاکەتەکە لە ئەوەی لە تەپەتۆر دروست کراوە. اینجا ئایسکرێمی تێە سوورە و سەوز هەیە و ئایسلۆلی ئەو ئایسکریمانن کە سەهۆڵە و تامی شتێک ئەیە ئایسلۆلی ئەم شێوەیە. بەکێت واتە سەتڵ سپەیدیش خاکە ناز. Listening 155. Listen and point. R A G rug. J A G jug. S A M sum. Listen and repeat. R A G rug. J A G jug. S A M sum. Listening 156. Listen and chant. I'm on the rug, 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 with juice in a jug, 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 jug. Here is my mum, 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 mum. She's got my sum, sum, sum. Listening 157. Listen to the sounds and join the letters. A rug. I bin. O box. I bin. A rug. O box. A rug. لاپەرە سەویانزە دەنگی ئەمان هەیە. A G rug مافور فەرشی بچووک. J A G jug سوراحی. S A M sam کۆکردنەوە. لە چانتەکە هەموو لەتریوەکانی ناوڕاست کە دەنگی ئا دروست دەکات بازنەی پیاهێنیت ئەوەی کە لە ناوڕاستی دوو پیتایە. و ئەمەشمان هەیە کە سەیری ڤیدۆکەتان کرد ئەمە ڕاکێشانە بە تۆش ڕاکێشی بزانی سەگەکە ئاگات بەکوێ. 158. Listen and read. Hi, Ben. I am on holiday here with my sister, Mum and Dad. The beach is lovely. It is long and sandy. I've got a new bucket and spade, so we can make sand castles. There are shells and crabs on the beach too.
I've got a bat and ball too, so we can play games together. The sea is blue and clean here. We can swim in the sea and go in a boat. I like boats, so I'm happy about that. Our hotel is really nice. I can see the sea from my bedroom. There is a swimming pool at the hotel. I can swim here too. From Robbie. Listening 159. Listen and write A or B. 1, I like ice cream. This ice cream is banana flavour. 2, I like football. Do you? Yes, I do. Football is great. 3, Look, let's find crabs and shells. Great. Okay. 4, Here, don't forget to put on sun cream. Thanks, Mum. 5, I've got a frisbee. Let's play. That's a good idea. 6, Do you like my sand castle? Yes, it's very big. Para Sodwanza Wane Penjum. Hi Ben, Slow Ben. I'm on holiday here with my sister, mom and dad. من أسب شوية ولقل كي عالم شوينيا لقل خشككي وديكي وباكي. The beach is lovely. It is long as sandy. كنار درياكا زور جانا دريجة من بستي شوينك قوريا وهروها sandy واتل مينيشا. I've got a new bucket and spade. من الكاكا نازو سطلي تازمها. So we can make sand castles كواتات عن القلاي لمين دروس بكين. There are shells and crabs on the beach. تشيليا صدفوا قرالي درياي ليا لكنار درياكا. I've got a bat and a ball too, so we can play games together. من ركتو توبيشن بي كواتات عن بيكو ياري بكين. The sea is blue and clean here. درياكا شينو باكا. We can swim in the sea and go in a boat. أتوانين ملبكين لدرياكو بشين سربلا مكش بكوين. I like boats, so I'm happy about that. من حزم لبلم هيا كواتدلم خوشة درباري أو واتدلي خوشة كببلم أتوانين بناء أو كابرون. Our hotel is really nice. تيلا كمان زور باشا. I can see the sea from my bedroom. أتوانم درياكا ببينم لجولي نسنا كماو. There is a swimming pool at the hotel. لأوتيلكا ملوان قشيليا. I can swim here too. من أتوانم ليرا ملش بكم. واتا تواني ليرش بيكا ولأوتيلكاش بيكا. From Robbie. نامك كينو سويتي Robbie. لدوي أو أمراينا نمان هي بازنايني بولا مراستكا. Robbie is on holiday with his brother's sister. Robbie لقل كيا چوت بوم شونا. لقل كيام شوي هي براكي يا خشككي. The sea is green blue. رنگي درياكا تشرانا شينا. Robbie can't see the sea from his bedroom. Robbie تواني درياكا ببينه لا جوركيوا بله ايتواني. كواتا circly كنهين. Robbie can see the sea from his bedroom. There are crabs, frisbees on the beach. لا كنار درياكا تشيليا فريسبي ليا يان قرجالي ليا. Robbie like trains. Robbie like boats. Robbie hazila chibu. Hazila belambu. La para sosyanza alet bazna bena bever bakana. Let's run barapkin. Let's go in a boat. Babchina ser belamaka. Pchin verb chun ama karake verbake. A number 1 kame let's swim. Bamelapkin. Number 3 let's play ball. Bayari topkin. Yari kirdin verba. توش أواني تر verbakanي تر بدو زرو وني بقرو لا comment دايبنا. Fluency time 5.
Listening 160. Listen, read and say. 1, Dad, I can't find my pencil case. Look under your pillow. It isn't there. 2, Ah, here it is. It's under your bed. Thanks, Dad. Listening 161. Listen and tick the correct picture. 1, Grandma, I can't find my sock. I've got one but can't find the other one. Oh, James, let's look for the sock. 2, Look in your cupboard. It isn't there. Oh dear, where is it? 3, Look on your bed. Here it is. Thanks, Grandma. These are my favourite socks. لاپەڕە 114. Dad, I can't find my pencil case. باوکە ناتوانم مەحفەزەکەم بدۆزمەوەی قەڵەم و شتەکانی تیایی مەکتەب. Look under your pillow. سێری ژێر پشتێکت بکە. ئەوی سەریەکاڵێ It isn't there. لێرە نییە. باوکیشی بۆی ئەدۆزێتەوە ئەڵێت Here it is. It is under your bed. ئەوەتانێ لەژێر جێگاکەتایە. Thanks, Dad. سپاس باوکە. ئەم سپێکینەمان هەیە. I can't find my book. ناتوانم کتێبەکەم بدۆزمەوە. Look on your shelf. سێری سەر ڕەفەکە بکە. It isn't there. لێ نییە. Look on your cupboard. سێری کەنتۆرەکە بکە. Here it is. تۆش توانیت لا دەفتەرەکەت ئەم کۆنڤەرزیشنە دروست بکەیت. لە جاتی بڵێ I can't find my book بڵێ I can't find my teddy. پاشان ریڤیو لاپەڕە 116 پێداچنەوەی ئەم سێ بەشەی کۆتایی. یەکەم دانە وشەی نامۆ دەرەهێنی. Crab, sandcastle, 12 bucket. Crab و sandcastle و bucket هەمووی ئەو شتانن کە لە کەنار دەریا هەمانە. بەڵام 12 ژمارە 12 لەوان ناچێت بازنەی پێیانین و ئەینووسین. یان بنووسە ڕاست یان بنووسە هەڵە. T بۆ ڕاست F بۆ هەڵە. True false. There are 2 beds. دوو جێگای نووسنی لێیە ڕاستە. There is a kite under a bed. کۆلارەیەکی لێ لەژێر جێگاکە. True. لەتر T ئەنووسین. ڕایانانی دوای ئەو یا ئەنووسی کان یا ئەنووسی کانت. من سێم دانم بۆ شیکار کردوون. It blank climb. ئایا فیل دەتوانێت سەرکەوێ بەسەر شاخ و دارە؟ نە. It can't climb. ناتوانێت سەرکەوێ بەسەر دارە. It can fly. ئەم فلامینگۆیە توانێت بفرێت. Number 2. Number 4 بۆ خۆتە. ئەمەی ترمان هەیە I can't find my car. ناتوانم سیارەکەم بدۆزمەوە. ئەویش پێڵێ Look on the shelf. سێری سەر ڕەفەکە بکە. It isn't there. لەوێ نییە. Here it is. ئەوەتانێ. جایشەڵێ It is under the sofa. لەژێر قەنەفەکەیە. پێنجەم دانە گەیاندنە سێری ڕسمەکەکەیت و ڕایەکێشی. یەکەم دانە Let's make a sandcastle. با قەڵەی لەمی دروست بکەین. دووەم Let's put on sun cream. با کرێمی بەرخۆر بین لە خۆمان. ئەمەی تریان هەر یەکە لەمانە ڤاوڵێکی تایە. ڤاوڵەکان چی بوون؟ A, E, I, O, U. ئێستا ئەمە چی بوو؟ جاک، فیگ، پێن. من ڤاوڵی فیگم بۆ دیاری کردووی لەتر ئایە. ڤاوڵی پێن لەتر ئیە. لێرەشە لەژێر ئایە نووسیمە فیگ لەژێر ئیە نووسیمە پێن. تۆشی ئەو دوانەی تر بدۆزەرەوە و بینووسە. لاپەڕە 109 وەردبووکەکەتان یەکەم دانە وێنانەتان هەیە لەگەڵ ئەم وشانە. وشەکان ئەخەنە ناو بۆشایەکانەوە بەپێی ڕسمەکان. بۆ نمونە لەم نمبر 2 ساند کاسل دروستەکەن ئەڵێ Let's make a sand castle. مێکە خەیتە ناو بۆشاییەکە. ئەم ڕاهێنانە ڕێخستنی وشەکانە بۆی ڕستەیەکی واتەدارمانە بەخشمان هەبێت. Number 1 Let's go in a boat. Number 2 ball play less. وتمان Let's لە سەرەتا ڤێربەکان جاوەی تر. Let's play ball. ڕاهێنانی دوای ئەو ئەیخوێنیتەوە و تیکەی لە سنتەنسە ڕاستەکە بەپێی ڕسمەکە. He's got a sun cream. He's got a drink. ئایا ئەمە شتێکی خواردنەوەی پێ یا کرێمەیە لە خۆی کرێم ئەیە لە خۆی کەواتە یەکەم ڕاستە. دووەم چیەکە؟ ئایسکرێمەیە ئایسلۆلیە ئایسکرێمە. Number 3 He's got a bat. He's got a ball.
ڕەکتەی پێیان تۆپ ڕەکتە کەواتە he's got a bat. ئەمەش ئەو وشانە دۆزیتەوە لە ناو ئێرەیە و ناوی وشەکانیشە نووسی لە بۆشاییەکانە. ئەم ڕاهێنانە J-A-G جاک. اینجا ڕێیەکان نووسێنی بە ئاگەیەکەوە بێ بەچی ڕەک. تۆش ئەم دوانەی ترەکی. ئەمەش چانتەکەیە گەر خۆت نەزانی لە کتێبەکە هەیە ئەمەشیان ناوەکانی هەر ڕەسمێک لاژێریان نووسی بۆ نمونە بۆکس فۆکس مام سام تۆش ئەم دوانەی ترە دۆزیتەوە. لاپەڕە 112 ڕێدینەمان هەیە بۆتانە خوێنمە و ئەیکەم بە کوردی. You can see lots of animals at the beach. لە کەنار دەریا توانی گیانلەبەری زۆر ببینی. There are fish and there are birds. ماسی لێیە باڵندەشی لێیە. There is another animal at the beach. گیانلەبەرێکی تریشی لێیە. This animal has got a big shell. ئەم گیانلەبەرە سەدەفێکی گەورەی هەیە. What is it? It is a crab. ئەمە چی پێوترێ؟ قرژاڵ. Crabs live in the sea and on the beach. قرژاڵ لە دەریاژی و لە کەنار دەریاکە شەژی. Crabs are different colors. ڕەنگی جیاوازیان هەیە. They can be white, black, red, orange or brown. ڕەنگەکانیان ئەکرێت سفی بێ، ڕەش بێ، سوور بێ، پرتەقاڵی بێ یان قاوەیی بێ. They have got 10 legs. دەقاچی هەیە. 2 legs are big. دوانیان گەورەیە. And 8 legs are small. هەشتیشیان بچووکە. They can swim. ئەتوانن مەلە بکەن. And they can run. ئەتوانن ڕابکەن. But they cannot fly. بەڵام ناتوانن بفرن. لێرە ئەم سنتەنسانەوە هەیە. What animals are at the beach? چ گیانلەبەرێکە هەیە لە کەنار دەریا؟ چیو هەیە؟ There are fish. ماسیمان هەیە لە ناو دەریاکە. چیتری لێیە؟ crabسی لێیە، birdسی لێیە. What animal has got a shell? کام ئەنیماڵە سەدەفی هەیە؟ ئەنووسیت a crab. Number 3. How many legs has a crab got? چەند قاچی هەیە؟ How many legs are big? چەند قاچیان گەورن؟ How many legs are small? چەندیان بچووکە؟ Can crabs run? ئایا توانێ ڕابکات؟ وانەی شەشەم ئەیخوێنیتەوە خەت ئەهێنی بەشێر ڤێربەکەیە. یەکەم دانە let's climb. Climb ڤێربە. Number 2. Let's sing a song. با گۆرانی بڵێن. گۆرانی وتن ڤێربە خەتی بەژێر ئاهێنی. لێرەش ئەم ڕسمانە هەیە و 4 وشەت هەیە لە ناو بۆکسەکە خۆی یەکێکی بۆ کردووی منیش دووەمم بۆ کردووی. لێرەم دوو کچە یەکێکیان بەیترە لە با سەرکەوین بە سەرەمەیە. سەرکەوتن چییە؟ climb. Let's climb. تۆش سێم و چوارەم بدۆزەرەوە. ئەباوەمی کاتێک کە تۆ ئەچی بۆ بیچ بۆ کەنار دەریا چی ئەبینی لەوێ؟ ساند کاسڵی لێیە؟ بەڵێ کەواتە بازنەی پیابێنە. هەرچیەک لەمانە بینی بازنەی پیابێنە. پاشان ڕسمێکی خۆت و خێزانەکە بکە لەسەر کەنار دەریا بڵێ I'm at the beach. پاشان لێرە ڕستە نووسی بۆ نمونە there is a چی لێیە؟ there is a sand castle. ئەڵای لەمینی لێیە. ئەی چ شتێکی زۆر لێیە؟ بۆ نمونە crabسی زۆری لێیە. there are crabs. لاپەڕە 114 سنتەنسەکان ئەنووسیتەوە. I can't find my ڕسمی قەڵەم جاف کراوە. I can't find my pen. ناتوانم جافەکەم بدۆزمەوە. Look on the chair. تۆ جەنووسیتەوە look on the chair. ناوی شتەکە ئەنووسیت. خۆی ڕستەکەی بۆ نووسی نیوەی ڕستەکە نووسینە ئەوەی تری ڕسمە تۆ ناوی ڕسمەکە ئەنووسیت. ئەمەشیان conversationێکمان هەیە خۆم بۆم کردووی. I can't find my shoes. Look in the living room. ناتوانم پێڵاوەکانم بدۆزمەوە ئیشەڵێ سەیری ژووری دانیشتنەکە بکە. The yonder لەوێ نییە. Look in the kitchen. سەیری مەتبەخەکە بکە. هەیە دەیا لێرەن. ئەنجاڵت Thanks grandpa. سپاس باپیرە. Now I can't find my hat. ئێستش ناتوانم کڵاوەکەم بدۆزمەوە. Oh Lucy. لاپەڕە 115 وازیانەی مایکەین. لاپەڕە 116 لەم بۆشاییانەیە ئەنووسی دۆرێز یانووسی دەڕا. کاتێک ئەنووسی دۆرێز کە یەک دانە بێ کاتێک ئەنووسی دەڕا کە چەند دانەیەک بێت. ئایس لۆلی چەند دانەی لێ؟ تەنها یەک دانەی پێیە ئەو کچەکە تاڵی دۆرێز 1 ice lolly. crabs چەند دانەی لێیە؟ 3 دانە. there are 3 crabs. بۆچی ئارم نووسی؟ چونکە 3 دانەی لێیە. ئەمەش ژمارەکانی بۆ نووسی تۆ ژمارەکان نووسی لە تەنیشتەوە. دوای ئەو ئەم لیستانەوە هەیە هەرێکە لەم وشانە ئەخێتە ژێر هەر لیستێک تایبەت بەخۆی. لە ژووری نووسن چیت هەیە بێتی بۆ جاناوی. لە بیت چیت هەیە
من سان كريمم نووسی کاتێکی بۆ کەنار دەریا بێت چی بەری کرێمی بەرەتەوە. Numbers ژمارەکان 14م کرد. Verbs قسەکردنم کرد. تۆش ئەوانەی تر لە شوێنی خۆی دابنێ. چوارم دانا ڕێخستنی ڕستەکانە. ئەمەی تریش ئەم پیتانە هەیە پیتە بزوێنەکان A-E-I-O-U هەرێکێک لەمانە یەکێک لەو پیتە بزوێنانەی بۆ بێ لە بۆشاییەکە دایبنێ. شەشەم دانا و کۆتا دانا. What is your name? How old are you? What color is your hair? What color are your eyes? What animals do you like? What foods do you like? چەند پرسیارێکە ناو چییە چەند ساڵی قژە چ ڕەنگە چاوەکانە چ ڕەنە حەزت لە چ گیان لەبەرێکە حەزت لە چ خواردنێکە. بەم شێوەیە هاتینە کۆتایی کتێبەکە و یونتی 15. من پێم خۆش بوو لا مەکتەب هەمومان بەیەکەوە مەنهەجەکە تەواو بکەین بەڵام لەبەر تەندروستی هەمووان باشترین ڕێگامان هەڵبژارد بۆ ئێوە. هیوادارم سوودتان لە هەموو وانەکان بینی بێ. تکایە ئێستاش هەر کەسێک هەر پرسیارێکی هەبوو لە کۆمنت بۆم بنووسێت. هیوادارم سوودتان بینی بێ. کاتێکی خۆش بۆ هەمووتان. زۆرم خۆشەوێن خوێندکارانی پۆلی یەکەم ئاگاتان لە خۆتان بێ. خواتان لەگەڵ.